ئێمە ڕێکخراوی CPT تیمەکانی دروستکەری ئاشتی ڕێکخراوێکی نێودەوڵەتین لە بواری مافی مرۆڤ کار دەکەین. ئەم ڕێکخراوە لە ساڵانی ڕابردوو یاخود لە 13 ساڵی ڕابردوو کاری لەسەر تۆبارانەکانی ناوچە سنووریەکان کردووە کە لەلایەن تورکیا و ئێرانەوە ئەنجامە درێت و ئەو تۆبارانە ژیانی چەندین خەڵکی هاوڵاتی مەدەنی کردوتە قوربانی و ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسیەوە ئەمانەوێت کە بەشێک لەو خێزانانەی کە لێرە ئامادەن گفتوگویان لەگەڵ بکەن و هەروەها ئەوەی کە گرنگە چەند داتایەکتان بۆ بخەینە ڕوو کە بۆ نمونە لە سیدەکان لە ماوەی ئەم ساڵدا زیاد لە 350 جار تۆباران کراوە. هەروە ڕێکخراوی هیومەن رایتس وۆچ کە ئەمیش ڕێکخراوێکی نێودەوڵەتێ بۆ مافەکانی مرۆڤ باسی لەوە کردووە کە زیاتر لە 500 خێزان ناچار کراون ناوچەکانیان جێبهێڵن و CPT ڕێکخراوەکەمان بە ژمارەی زۆری پێشەلکاریەکانی بواری مرۆیی با بڵێن تۆمار کردووە بە بەڵگە کردووە. بۆ نمونە لە هەنێ ناوچە سەربازان لە بنکە سەربازیەکان تۆبارانی منداڵانیان کردووە، منداڵانیان شەید کردووە و هەروەها فڕۆکەکان سیارەی مەدەنیان تۆباران کردو و خەڵکیان تێدا کوشتووە کە لە ڕێگایەکی گشتی ئەویان بەکارهێناوە. بێگومان ساڵ لە دوای ساڵ ئەم بردومانانە زیاد دەکەن و بە زەرەر و زیانێکی زۆر بە داهاتی هەرێمی کوردستان لە بواری ئابووری دەدات و خەڵکی ژیانی بەڕاستی ژیانیان لە مەترسیدا، یعنی لە بارودۆخێکان کە ڕۆژانە لە ترسدا دەژین و ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی چارەسەرێکە هیچ کاریگەری نییە ئەم شەڕ و توندوتیژە. بۆیە ئێمە داوا لە هەموو ئەو لایەنە ناکەین، بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ بێن پرسێک یاخود چارەسەرێکی ئاشتیانە و دیبلۆماسی لەگەڵ ئەو لایەنانە بکەن کە ئەم ناکۆچیە و ئەم ململانیانیان هەیە بۆی کە کۆتایی بەو بارودۆخە بێت. بەڕاستی هاوبەشەکانمان قوربانێکی زۆریان دانەوە، مەبەستمان هاوبەشەکان ئەو خەڵکانن کە سوکاری قوربانیەکانن. I work for CPT, an international human rights organization. I would like to start by thanking the Mayor of Soran for meeting with us this morning, and I'd also like to thank the members of the press who are here. CPT has been working in Iraqi Kurdistan for the last 13 years documenting the impacts of bombings on the civilian population. Cross-border bombings led by the governments of Turkey and Iran are a very pressing issue in Iraqi Kurdistan. There have been over 350 bombings just in Sidakan alone this past year, and over 500 families have been displaced from the area.